وەکو ئاشکرایە لە ماوەی ڕابردوو سوپای عێراق هەر جارە و بە بیانوێیەک هەڵدەکوتێتە سەر گوندی تۆپزاوە، جارێک بە بیانیۆی داگیرکردنی زەویە کشت و کاڵیەکانی کورد و تورکمان و ڕێگریکردن لە دوورینەوەی بەرهەمەکانمان و ئەم جارەش بە بیانیۆی دروستکردنی سەربازگا دووبارە دێنەوە سەر گوندەکەمان و ئەیانەوێ هەنگاوەکانی بوونی ئەم شوێنە بە سەربازگا جێبەجێ بکەن لە کاتێکدا ئەم سەربازگەیە تاوانی ئەنفالی تیا ئەنجام دراوە و مڵکی هەموو گەلێکی ستەم لێ کراوە. پێویستە لێرە لە بری سەربازگا مۆزەخانەیەک دروست بکرێت وەکو هیمای چەوسانەوە و لە ناوبردننی نەتەوەکەمان بمێنێتەوە، تاکو و پیشانی هەموو گەلانی جیهانی بدەین کە لە ڕابردوودا چی ستەمێک دەرحەقمان کراوە. لێرەوە مناڵ و کچ و پیر بێگوێدانە هەموو بەهایەکی مرۆڤایەتی لەلایەن ڕژێمی دیکتاتۆری بەعسەوە بە زیندوو خراونەتە ژێر گڵەوە و زیندە بە چاڵ کراون. بۆیە داوا ئەکەین سوپا بە هیچ شێوەیەک دەست وەرنەداتە کاروباری زەوی جوتیاران و ئەو کێشانەی کە تایبەتن بە زەوی زاری ناوچەکەمانەوە. میکانزمی چارەسەری سەرجەم کێشەکان هەمووی لە مادەی 140 دستوری عێراق جێی کراوەتەوە و هەر ئەم مادەیەش دەتوانێت چارەسەری سەرجەم کێشەکان بکات.